ئەگەر بێ و هاوکاری حکوومەتی هەرێمم لەگەر بیدامێ هەموو دنیای بە کورد بناسێنم. چی وای کرد کە ئەو ڕێگای دوورە ببڕی هەوڵی ئەو ڕیکۆردە بدەیت؟ من هەستی نەتەوەی کوردم زۆر ناودڵە بە خۆشم کوردپەروەریشی سەرێسخان کوردشی تۆخم و هەمان کات بەچی کوردیش بەڕێکەوتمە دەتوانن دەمشا ڤیددیۆیەکانم کەن فەخریش بەجلی کوردی دەکەم کە لە ئەو دوای شەڕی کە سووریا بەرامبەری کورداندا ڕوویدا کەزی ئافرەتانی کوردیان بڕی بەڕاستی غیرەتم قوبولی نەکرد لە ماڵەکەی خۆم دابنیشم هەستی کوردایەتم جوولا و بەسەریعی پاسکرێکم بۆ خۆم کڕی و وەکو ڕەمزێکی نەتەوەی کورد دەشم زانی لە ڕێگاشدا دوژمنمەیە نەک لە سووریا لە تورکیای کابراایك دەتوانانی بە لۆری پانم کاتەوە یان دەتوانێت دەیانتوانین لە دواوە لێم بدەن بەس هەمیشە دەستم دۆخوای ڕەوان دەکردم خوایەک دەگەرم و ناترسێت. بە هەر وڵاتێکدا چوو بێ ئاڵایەکت لێداوە؟ بەڵێ نا هەر لە بیدایەتەوە کە بەڕێکەتیمە هەر بۆ ئاڵای و دەستکاریم نەکردووە لەبەرەوەی یەکەم وڵاتم نەمسا بۆ ئەوە نەمسایە کە بڕیمە دووەم وڵاتم ئیتالیا بۆ ئەو ئیتالیا سێم وڵاتم یۆنا بۆ یۆنا بوو ئاڵای تورکیاشم لێ نەداوە بە خۆتان زانن کە وڵاتێکی تورکیا کەیفی بە ئاڵای من نێت چۆن کەیفم بە ئاڵاوی دێت ئەو واقعەکەیە ئەو پاتریش حکمی 70 کیلۆمەترە دوو پاترین پێ بوو احتیاتشم پێەیە یە تەختایی ئەمن حڕێتەکی خۆشەوە بوو هەم بە قوتی پەیدانەکانم هەم بە قوتی پاتریەکە 150 کیلۆ 152 کیلۆمەترم ڕۆژانە بڕیە. ئەی موبایل شەعنکردنەوە هەمووشتم پێەیە هەمووشتم کامل ئەگە ببینن دوودانە پاوەرباقی ئەوانم پێەیە بەڵێ هەمان ئەو پاتری کە پێشمان ئەو پاتری کە پێشمە 1000 ئێگەبایتە نازم چی پێدەڵێن هەدەتانە بە پاتریەکەی سێ ڕۆژ چا ڕۆژ مۆبایلەکانی میشکە. ینی کۆی گشتی 30 ڕۆژت پێچوو لە 23 دوو تا 23 سێ ئەمن ناو کوردستانم دامەزراندەوە. ئێستا بگەڕێیتەوە بڕیاردا هەموو بە پاسکلەکە بگەڕێیتەوە یان ئەگەر بێ و هاوکاری حکوومەتی هەرێمم لەگەر بیدامێ هەموو دنیای بە کورد بناسێنم هەموو دنیا لەبەرەوەی بەرخی نێرێک زار دەمدەیت سەردەبڕە نەک دووزان منیش دامناوە سەر لە لاشەی زایز بێتەوە هەتا پێم بکرێ کوردستانەکەی خۆم دەگەشێت ئەو ڕۆژ ئاڵا داباش دەکەم بە یەقیمەوە لە دوونێ ئاڵای کوردستان داباش دەکەم بێ هیچ مقابلێک بێوێ هیچ حزبێکیش پاڵپشتم بیت هەموو شتێک دەستۆی جیروانی خۆم و هاوڕێیەکانمە هاوڕێیەکانم بەڕاستی یارمەتی جدی من دەدەن ئەوەی کە لە بۆم دەنێرن لە ناو تیکتۆک و یان وەکو لە ڕێی واتساپەوە لە بۆ مناڵانی کوردەکەمە خێر و بەرەکەت دوا ڕۆژی ئێمە ئەو مناڵە جوانانەیە ئەوانە ئێمە دەپارێزن ئێمە تەمانمان ڕۆیشت بەس ئەوانە کوردستانمان لۆ دەگەشێت لە ئەڵمانیاوە تا پێم خۆشە وەکو وەزژوانێک هەتا ئەمریکاش بڕۆم بە پاسکرد بە کامیرەکان معدە لە سەریشم بن ئەمن وام پێ خۆشە قوربانتان دەبم دڵخۆشم بە کەناڵەکەدانەوە دەستا خۆش بیت هیوادارم تەمەند درێژ بن بە ئێمە یەکسان بین بە ئێمە ڕقوچینەمە ناو دڵدا نەبیت بە ئێمە لە خۆبایی نەبین هەمومان توغدا پێکرا بڵێن دوو زای دووە یەکە نابێت بەچار ئەوە ئەساسترین ژیانی منە ئەوە ئاواتی منە ئیشاڵڵاش ڕێپیوانم ماوە لە بۆ سنێمانی خۆشەویست لە بۆ هەڵەبزەی شەهید تۆزەکەی هەڵەبزاش لەسەر چاوەکانی خۆم دابنێم وەکو من وەفاداری خۆم لەسەر هەڵەبزەی شەهیدیش دابنوێت.